کەوت ئەوەتە کاک ویسیە باتاس ڕێژێکی یەکجار زۆر گەنمی چاندیە و هەردێکی زۆر باش و توانای هەیە بەس ئێستا ئەو سنەوسی سەرێ هاتیە ئافاتێکی خراپە هەر گەنمەکەی شیرەکەی ئەمژی و ئەخوا و تەنها قالکەکەی ئەمینێتەوە کە قالکەکەی ماوە یعنی مریشک و حەیان ئەو شتانە هیچ نایخوا یعنی هیچی لێ نایە بە کەلکی فڕەدانی نەبی نیتی بەنسبەت ڕێژەی بارانێکی باش هات یا گەنمێکی باشە یعنی بەڵام ئەو سنووسی سەری ئافرەتێکی خراپە و ئێستا باسی ئەوە ئەکەن چێشکەش ڕووی لێ کردە لێرە لە منطقەی ئەو لای جنوب ئەوانە وشکە سالیە بە وشکە سالی ڕووی لە منطقەی ئێمە کردیە و چێشکەکەش گەنمەکەی ئەخوا ئەو دوو ئافاتی زۆر خراپە بۆ گەرم و ئەوانە ئێمە دەرمانمان پێویستە حکومەت هیچ هاوکاریمان ناکە یعنی نەدەعمان ئەکەنە تەشجەعمان ئەکە ئەگەر بێت و دەرمانمان بداتێ شتەشی باشە ینی هەر باشترە لەوەی کە لێی نەدەیت گەرمەکەش ئەو هایە نابی ئەوە لێ بدە یعنی جیرانی وی لێ نەدە دەبی عام هەمووی لێ بدە گەر عام هەمووی لێ نەدا استفادەین یعنی ئێستا من لێ بدەم جیرانی من لێی نەدا لەو دەگوازیتەوە بۆ نائێنم دەبی بە عام لێ بدە زە شەخصێ مەسەلەن توانای نییە بیکڕی و گرانە و هەموو ڕۆژی ینی خراپە زۆر زود بوو هێلکەیەکە کە هێلکەی کرد دەخرەکانیان نامینی بەڕاستی ینی چی سەرەیە ئەو شیرە ئەخوا ئەو شیرەخوا بەس پەلکە کامینتۆ ئەو شیرەکەی خوا بەس ئەو پەلکە ئامینتۆ ئەو پەلکەشی ئیسفادەشی نیە ئەوش چی سەرە بەس ئەو پەلکامین تۆ پەلکەکەشی ئیسفادەشی نییە عمرم ئەوانە نەمدیتیا ئەوە بچەوە دووسارە لەو سنەوسی سەرەی بەسەوە دووسارە پێ بەس پەسپارەکە زۆر بوو ئێستا تازە وەختی جوودبوونەیتی گەڕای داانێ ئەو گەڕاکە داینە ئەو زۆرە بی گەنمەکەی ئەخوا زاتەکەی لە ناوە ئەخە شیرەکەی ئەخوا کە شیرەکەشی خوارد گەنمەکە کەلچی هیچی نامینی داواش لە حکوومەتەکەی یارمەتیمان بدەن جوو ئەوەی لە ناو بن ئەگا لە ناو بن لە ناو نەبین گەنمەکە هیچ لە ناوچی لە سنووری هەریرێ 99 گوند بە هەریر و باسلمەی 820 لیتراتە ئێوێ کابرا گەرمەکی گەڵی چەند دۆنمی چاندینە 2 لیترایە دەنێ لیترێکی دێنێ بەشی 2 پەم سێ پەم ئەوش بەش ناکە مەزبور و بسن بکڕن دوایەکی زۆر باشمان هەیە کە ئەو بارانە باریک لێرە لە جەیەکانی چوشی هەردەستی هەولێرێ و منتیقی مووسڵی باران نەباریە و شکە ساری پێوە بەس ئەلحەمدولە لێرە باران باریە گەنمەکان زۆر جوانن بەس ئەو سنووسی سەرێ کە هاتیە گەنمەکەی نایری گەنمەکەی شیرەکەی لە ناوە ئەخوا حتما ئێستا کە برین لۆن